بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان. ئەم خۆشمان عومەر ئەوڕۆکە سمینارێک لەسەر کاریگەریەکان تیشکی خۆر لەسەر پێست باس ئەەکەم بە سەرپەرشتی مامۆستای بابەت مامۆستا عەبدوڕەحمان. ئینشاڵڵا بتوانم سوودێک بگەینم. سەرتاگە لە تەیبڵەکەی دەست پێ بکەم. تەیبڵەکە پێی دێت لە ئینترۆداکشن پێناسە چی سکین و سوودەکانی تیشکی خۆر لەسەر پێست و زیانەکانی تیشکی خۆر لەسەر پێست و هەروەها ڤیدیۆ شمدانە لەسەر کاریگەری تیشکی خۆر لەسەر پێست. هەروەها باسی ئەوەی ئەەکەم کە ڕۆژانە پێویستە چەند بڕی تیشکی خۆر بە یعنی پێمان بکەویت لە چەندی کەمتر نەبی و یان لە چەندی زیاتر نەبی و هەروەها لە پێستێک لەو پێستە چکە فەرقی هەیە یا خودنا. هەروەها باسی ئەوەی ئەەکەم کە خۆمان پارێزین لەو تیشکێت چکە طبعاً زیانی هەیە سەرڕای سوودەکانیشی و کۆنکلوژن و ڕیفرێنس. سەرتا ئەگەر باسی ئینترۆدەکشنەکەی بکەین، لە ئینترۆدەکشنەکەی ئەگەر باسی خۆر بکەین، خۆر ئەمە ئەزانین کە تیشکی ڕووناکی دروست ئەکات کە ئەو ڕووناکی ئەکرێت هەم زیان بەخش بێت و هەم سوود بەخش بێت کە ئەو ڕووناکێش بریتە لە تیشکی سەر و نەوشەی UV کە ئەمەش ئەزانین لە سێ جۆر پێک دێت UVA، UVB، UVC. طبعاً هەر سێ تشتیان فەرقیان هەیە يعني بەپێی جۆری بەرکەوتنیان لۆ کاریگەریەکان لەسەر پێستی فەرقیان هەیە. UVA لە هەمویان باوترە، UVB کەمترە بەس تونترە لەوەی دیکە، UVC مان هەیە ئەویان لە هەمویان خراپترینە. بەڵام ئەمە خۆشبەختانە بەهۆی چینە پارێزەرەکەی ئۆزۆنەوە کاریگەری UVC مان لەسەر نییە. هەروەها باز لەوەی ئەکەین ئەمە هەرچەندە ناتوانین کە تیشکی سەر و بنەوشەی ببینین، بەڵام بێگومان چینی پێست ئەبڕیت و جا چ سوودی پێ بگەین چ زیانی پێ بگەینیت. هەروەها ئەمە لەسەر پێست خانەکانی سەرپێستمان هەیە کە ڕەنگە شتێدا کە ئەو ڕەنگە پێی دەوترێت میلانین. جا ئەو کەسانەی کە سپی پێستن میلانینیان کەمترە لەسەر ئەو کەسانەی کە ڕەش پێستن. لەبەر ئەو شانی ئەگەر دیقەت بدەین کەسانی سپی پێست زیاتر تووشی سووتان و ئەوانە ئەبن لەبەر خۆر لە چاو کەسانەی کە ڕەش پێستن. ئەو جا ئەگەر پێناسە چی پێست بکەین. پێست گەورەترین ئەندامی جەستەیە لە ئاو، پرۆتین، چەوری، کانزاکان پێکاتوە. جا پێست هەم لە میکرۆبەکان ئەتپارێزی هەم پلێگەرمی لەش ڕێکدەخات. چەندی فرمانی جۆرا و جۆری هەیە. ئەناتۆمیەکەی بریتە لە سێ چین: ئیپیدێرم، دێرم، هایپۆدێرم. ئیپیدێرم چینی سەرەوەی پێستەکە ئەتپارێزی لە میکرۆب و ئەو شتانە و هەروەها میلانینیش تێدا. هەروەچی باسمان کرا ئەو کەسانێک کە میلانینیان زۆرە ڕەشترن لە چاو کەسانێک کە میلانینیان کەمترە، یعنی میلانین ڕەنجی پێست دیاری ئەکات ئەو فرمانەکەی. هەروەها دێرممان هەیە. دێرم 90% ئەستوری پێست پێک دێنی کە لە کۆلاجین و ئیلاستینی تێدایە کە ئەو دووە بەهێزی و لاستیکی لۆ پێست دابین ئەکەن و هەروەها شوێنی ڕەگی سەرکی مووی لێە کە شوێن تاڵەمۆکانی لێە و ڕژێنە چەوریەکانی لێ، ڕژێنەکانی ئارەقە و چەوری لێە. هەروەها مادەی خۆراکی خوێن بۆ سەرەوە ینی بۆ ئیپیدێرم دابین ئەکەن. سێم چینی خوارەوە هایپۆدێرممان هەیە. هایپۆدێرم ئەویش چینێکی چەوریە کە ماسوولکە و ئێسکەکان کوشن دەکات و لە برینداربوون ئەیان پارێزیت و هەروەها دەمار و بۆڕی خوێنی تێدا کە ئەویش درێژ دەبێتەوە بەسەر هەموو بەشەکانی جەستە و یارمەتی ڕێخستنی پلێگەرمی جەستە ئەدات. ئەمە گوتمان خۆر ئەکرێت سوودی هەبی و زیانیشی هەبیت. کەواتە ئەگەر سەرەتا لە سوودەکانی خۆر دەست پێ بکەین. خۆر یەک لە فرمانەکانی بریتە لە دابینکردنی ڤیتامین دی کە یارمەتی دروستکردنی ڤیتامین دی ئەدا کە پێویستە بۆ ئەرکە جیاوازەکانی جەستە. دووەم، تیشکی خۆر ئێسکەکان بەهێز ئەکات لەبەرچە چونکە ئەتوو ئەڵێ کە ڤیتامین دی دروست دەکات. ڤیتامین دیش ڕۆڵی هەیە لە هەڵمژینی کالیسیۆم. کالیسیۆمیش بە سوودە لۆ ئێسکەکان کەواتە یعنی هۆکارەکە لۆ ئەوەی کە ئێسکەکان بەهێز بن. سێم خاڵ لە بەکتریاکان ئەکوژی. تیشکی خۆر بەکتریاکان ئەکوژی. ئەو تیشکی سەر و بنەوشەیە کە دێت لە تیشکی خۆرەوە بەکتریا زیان بەخشەکان ئەکوژی. خاڵی چوارەم
لە خاڵی چوارەم ئەڵێ تیشکی خۆر پەستانی خوێنی بەرز کەم ئەکاتەوە. یعنی تیشکی خۆر چونکە ئۆکسیدی یارمەتی دەردانی ئۆکسیدی نیتریت ئەدات، ئۆکسیدی نیتریتیش هۆکارەکە لە فراوانبوونی خوێنبەرەکان ئێکە خوێنبەرەکانش فراوان بوون ئەو کاتی خوێن بە ئاسانی هاتوچێ ئەکات بە جەستەدا و ئەو کاتیش پەستانی خوێن کەم ئەبیتەوە. خاڵەکی دیکە خاڵی پێنجەم تیشکی خۆر ئەتوانێت کوالەتی خەو باشتر بکات چونکە ڕووناکی سروشتی یارمەتی ڕێخستنی ڕتمەکانی ڕۆژان جەستە ئەدات. ئەمەش یارمەتی دەرە لە باشترکردنی شێوازی خەوتن چکە ها لە شەواندا ڕووناچینی ئەمە زووتر ئەنوین و لە ڕۆژدا بە خەبەر ئەبین چکە ڕووناچی هەیە. شەشەمیش ڕێخستنی باری دەرونی بەرکەوتن بە تیشکی خۆر یارمەتی یعنی باری دەرونی ئەدات کە باشتر ببی چونکە یعنی هۆرمۆنێک دەرئەدات ئەو هۆرمۆنە پێی دەوترێت سیرۆتۆنین کە پێشی دەوترێت هۆرمۆنی دڵخۆشی کەواتە کاریگەری لەسەر باری دەرونی کەسەکانی شەیە. خاڵی حوتەم تیشکی خۆر بەرگری جەستە بەرز ئەکاتەوە هەروەکی باسمان کرد چونکە ئەها ئەگەر تیشکی خۆر بە بەرز جەستەی بکەیت و ڤیتامین دی دروستەکە کە ڤیتامین دیش چەند ئەرک و چالاچەشی هەیە لە جەستەدا کە ئەو ئەرک و چالاچەکانیش بە تەواوی بەڕێوە چون ئەوە سیستەم بەرگری جەستەش تەبعاً بەرز ئەبیتەوە. هەشتم ڕێخستنی بارودۆخی پێست بەرکەوتن بە تیشکی خۆر هەندێک حاڵەتی پێست باشتر ئەکاوکو زیبکەیە ئەگزیمایە سەدەفە ئەوانێ بەڵام تەبحەن ئەوانش بە ڕێژێک و بەو ڕێژەیە کە دکتۆریش دای ئەنێت چونکە کو بڵین بەرکەوتن بە تیشکی خۆر یارمەتی ئەو حاڵەتانە ئەدات چونکە هەوکردنی کەم ئەکاتەوە یەکەم شت ئەوەش کاریگەری هەیە لەسەر هەوکردنەکانی پێست و هەروەها چکە ڤیتامین دی تێدا دژە هەوکردنە کەواتە یارمەتی دەرە لە دژە هەوکردنەکان و کەمکردنی نیشانەکانی ئەو حاڵەتانی کە پێشتر باسمان کرد. جگە لەوەش یارمەتی وشکردنەوەی ئەو زەیتە زیادانی سەر پێست ئەدات تەبحەن ئەگە بە ڕێژە چی بینە ڕێژەکە زۆر بی کە ئەوەش سوودی ئەبێت لە کەمکردنەوەی زیبکە. طبعاً ئەوانە زیانی هەیە کە بڵین تیشکی خۆر زۆر پێت بکەی بەس لەگەڵ ئەوەشدا چەند سوودەچی هەیە کە لەو نەخۆشیانە مەسەلەن دەتپارێزی بۆ ڕێژەیە کە دیاری ئەکرێت. ئەوجا ئەگەر باسی کاریگەریە نەرێنەکانی بەرکەوتنی تیشکی خۆر بکەین یەکەم سوودانی پێست طبعاً بەرکەوتنی زۆری تیشکی سەر و بنەوشەی هۆکارەکە لە ئەوەی کە پێستەکە هەو بکات تووشێوکردن ببیت و سوور ببیتەوە بسووتێت و ئەو شتانە و هەروەها چەند نیشانەتشی لێوە دەرەکەی لەوانە تاو لەرز و سکچون و مەترسی هەتا مەترسی درێژخانیش لەسەر پێست دروست ئەکات. خاڵی دووەم فۆتۆ ئەیجینگمان هەیە کە بەرکەوتنی زۆری تیشکی سەر و بنەوشەی پیربوونی پێست خێراتر ئەکات ئەهامە یعنی زۆر جاجوێن لێبی پیربوونی پێشوەختە ینی زۆر زوو پیر ئەبی چونکە زۆر تیشکی خۆری بە بەرکەتیە چکە کوبڵین ها ئەو کۆلازین و ئیلاستینەی کە بەرپرسن لە توندکردنەوەی پێست ئەبیتە هۆی یعنی کەم ئەبیتە هۆی چرجبوون و شربوونەوە و یعنی ڕەنجی پێست کوبڵێن پەڵە ئەکات و بەمەش یعنی کەسەکە پیرتر بەدەر ئەکەوێ. خاڵی سێم شێرپەنجەی پێست کە جددیترین دەرئەنجامی زۆر بەرکەوتنی تیشکی خۆرە کە دوو جۆری باویشی هەیە BCC و SCC هەردوو تشیان لە چینە جیاوازەکانی پێستەوە دەست پێەکەن. ئەوەی SCCەکە لە پێست سەروانی لە ئیپیدێرمۆ لەسەرەوە دەست پێ ئەکات ئەوەکەی دی BCC لە خوارەوە ئیپیدێرمۆ دەست پێ ئەکات و جۆرە چێدی کەشمان هەیە میلۆنۆمە کە جۆرێکی کوشندەیە لە شێرپەنجەی پێست مەترسیدارترین جۆری شێرپەنجەی پێستە کە لە چەند دەست پێ ئەکا ئەو یان لە چەند دەرگەشە ئەکات لە خانە بەرهەمێنەرەکانی میلانین کە بە میلانۆسایت ناسراون. بەشەوەی گشتی ئەوانە لە دەم و ڕیخۆڵە و چاو ئەوانە بە دەگمە ڕوئەدا میلۆنۆمە لە ژناندا زۆرجار لەسەر قاچەکان ڕوئەدا لە قاچەکانی و لە پیاوانیشدا لە پشتی ڕوئەدات. واگەر تەماشای ڕسمەکەش بکەین مەسەلەن چەند شتەکی لەسەر دیاری کردوەکو ڕینکلس و ئەوانە کە تووشی چرچ و لۆچی ئەبی و یان مەسەلەن تۆنی
پێستی ئەگۆڕ یعنی پێستی دوو ڕنگ ئەکا ئیڕاف یعنی زبری ئەکات یان وشکی ئەکاتۆ ئەو پێستەی یان ئەبیتە هۆی ئەوەی کە مەسەڵەن ئەو ڤێنان لەسەر پێست وە دەرکەون یان ئەو پەڵە سۆرانەی کە لەسەر پێست وە دەرەکەون هەموویان هۆکارن یعنی لە بەرکەوتنی زۆری تشکی خۆر. هەروەها ئاخریش ساجینگ سکینمان هەیە کە ئەویش شلبوونەوەی پێستە کەواتە ئەو کاریگەریە نێگەتیڤەکانی بەرکەوتنی تشکی خۆر بوو. ئەوجا ڤیددیوەکەم دانا ڤیددیوەکە لەسەر کاریگەریەکانی تشکی خۆر لەسەر پێست تقریبان شتەکە دووبارەیە. ئەگەر تەماشای ڤیددیوەکەی بکەین یەکەم شت باس ئەکات کە تشکی خۆر کاریگەری هەیە لە دروستکردنی ڤایتامین دی لەسەر پێست بەو ڕێژەی کە دیاریکرانی بە ڕێژە کاریگەری باشی هەیە لە دروستکردنی ڤیتامین دی بەس بە زۆرتر تەڵحان وە باسمان کرد خراپە و زەرری هەیە. ئەوە چینی سەرەوەی پێستە ئیپیدێرمین ئاوتەر لێرە کە میلانینی تێدا میلانین ئەڵێ پرۆتێکت دەسکین فرۆم ئەلترافایۆلەت یعنی پاراستنی پێست لە ئەلترافایۆلەت و باسمان کرد. لێرانە ئەڵێت سنلایت هۆکارە لە ئەوەی کە مۆر ئەو مێلانین دروست ببیت یان بڵێ میلانین زیاتر دروست ببیت و پێستەکە دارکن بیت تاریک ببی. لێژها باسم کرد وتمان ڕەش پێستەکان میلانینیان زۆرە پێستیان دارکترە تاریکترە. لێش تشکی خۆر یعنی دەتوانێت دەچی سنووردار سوود بەخەش بی بۆ پێستی. ئەوجا ئێستا باس لەوەی ئەکات لێرە ئەڵێ ئەگەر زیاتر بوو لەو ڕێژەی کە باس ئەکرێت لۆ پێست زیان بە دیپەر لایر ئەگەینە لە سکین دەمەج دیپەر لایر دەسکین. ئەوجا باز لەوەی ئەکات ئەو کەسانەی کە میلانینیان کەم ئەڵێ لێس میلانی need to protect themselves from the sun پێویستە ئەو کەسانەی کە میلانینیان کەمترە زیاتر خۆیان بپارێزن لە تشکی خۆر. زاو پرۆتێکتیڤانەوەکو کەمتر بچنە بەر تشکی خۆر و مەسەڵەن ئەڵێ ئەوە سەمبلۆک بەکاربین و هەروەها کەمتر تشکی خۆریان بەربکەوێت. ئەم دوای لەولاتر باس ئەەکەم کە مەسەڵەن چۆنێتی خۆپاراستن لە تشکی خۆردا بەکارهێنانی دژە خۆرە یان لەبەرکردنی چاویلکە ئەو شتانە دواتر باسەکەم. هەروەها ئەڵێت یعنی خۆت بپارێزی لە تشکی خۆر لە نێوان 2 سعاتدا لە نێوان 10 لۆ 2 PM یعنی 10 AM هەتا 2 PM چونکە لەو مدەیدا تشکی خۆر زۆر کاریگەرە زۆر هێت سڕەت. هەروە ئەڵێ تشکی خۆر بەرکەوتنی زۆری تشکی خۆری درێژخایەن لەسەر پێست یعنی بۆ ماوەی چەندی ساڵ دەبێتەوە هۆی شێرپەنجەی پێست و لە کۆتاییشدا ئەڵێ خۆتان پارێزن بە هەموو شتێک لە بەرکەوتنی زۆری تشکی خۆر و لەو ڕسمەیدا ئەگەر دیقەت بدەین ئەو خاڵە سۆرانە ئەوانە خاڵە خانی شێرپەنجەینە. ئەوجا ڕێژەی بەرکەوتنی تشکی خۆر بە پێست یعنی پێویستە لە ڕۆژێکدا چەند تشکی خۆر پێ بکەویت و لە پێستێک لۆ پێستێک ئەگۆڕێ لە ژینگە لۆ ژینگە چکە ئەگۆڕێ ئەوانە هەم باسەکەین. لەوانەیە هەندێک کەس پێویستیان بەکەمتر لە دەخولەکە بی لۆ بەرکەوتنی تشکی خۆر و هەروەها باس لەوەیە کە ئەڵێ ئەو کەسانێک کە تۆنی پێستیان تۆخترا میلانینیان زیاترە کە ئەویش ئەو میلانەوەکو مۆلیکیولە چی سروشتی ئیش ئەکات وەکو مۆلیکیولە کە وەک دژەخۆرێکی سروشتی ئیش ئەکات ئەو کەسە پێویستی بە تشکی خۆری زیاتر هەیە. لۆش ئەڵێت ئەو کەسانەی کە سپی پێستن لە 10 بۆ 15 خولەک ڕۆژانە تشکی خۆریان پێ بکەوی ئەوانشی کە پێستیان تۆخترە ئەوانیش 25 لۆ 40 دقە لە ڕۆژێکدا. طبعاً شوێنی ئەو کەسانە شکلی ئەژین گرینگە چکە لە مەسەلەن لەو ناوچانەی کە گەرمتر تشکی خۆر بەهێزترە مەسەلەن دەبی لە 10 خولەک کەمتر بیان مەسەلەن لە 15 خولەک کەمتر بی لۆ ئەو کەسانی پێستیان
سپیتەلۆ ئەوانش کە پێستیان تۆخترە هەروە یعنی فەرقی نییە دەبی هەردووچیان کەمتر بچکە ئەو ئێریانەی کە زۆر گەرمن طبعاً کاریگەر تیشکی خۆریان زۆر لەسرە بی و مەسەرەن لە باکوور کە تیشکی خۆر بۆ شێوێ بەهێز نییە لەوانە پێویستیان بە زیاتری یعنی بڕی زیاتر لە تیشکی خۆر هەبی. ئەو جارە ئەمە باسی زیانەکانمان کرد کەواتە دەبی بزانین خۆ لە تیشکی خۆر بپارێزین مادام تووشی شێرپەنجەت بکە مادام تووشی چەند زیانەکی دیکەی لاوەچ کە باسمان کرد بکات دەبی یعنی چەند ڕێگات شەوی تا خۆی لێ پارێزین یەک لەوانە یعنی خۆت بپارێزی دوورکەویەوە لا بەرکەوتنی درێژخایانی تیشکی خۆر. خاڵێکی دیکە بەکارهێنانی دژەخۆری ئەوانەی کە کەمتر ئەوانە بەکاربن کە SPF یان نزم ینی مەسەلەن SPF 15 بی چونکە مەسەلەن SPF 50 بی سەدا 98 تیشکی UV ئەگەڕێنیتەوە سەدا 3 سەدا 97 ئەگەڕێنیتەوە لێ ئەوانەی کە SPF یان بەرزەیان خاڵش کاشمان هەیە وا بزانن لە خوارێ ئەڵێ ئەو جلوبەرگانی کە SPF یان بەرزە ئەو جلوبەرگانە لەبەر بکەیت و هەروەها خاڵت شتکە هەر لە باسی دژەخۆر بەکارهێنانی ئەو دژەخۆرانەی کە یعنی ئەویان تێدا میکسڕۆڵ و تیتانیۆم و داکسات زینک و ئۆکساید ئەوانی تێدا خاڵەتی دیکە فرێدانی دژەخۆر دوای 1-2 ساڵ چونکە کاریگەریەکی لە دەست ئەدات و خاڵەتی دیکە بەکارهێنانی تەواوی دژەخۆر یعنی ئەمە زۆر جار گوێمان لێ ئەبی بەقەدەر 2 پەنجەی دژەخۆری بەکاربێنی ها ئەو دکتۆری پێست و شارەزانی پێست زۆر جار باسەکەن بەقەدەر 2 پەنجەی لە هەموو دەمو چاوتی بدەیت تەواوە و بەلانی کەمەوە 20 خولەک پێش ئەوەی بڕۆیە دەرێ و خاڵەکی دیکە طبعاً ئەو شوێنانشمان لە بیر نەچی و چی گوێیە پێستی سەر و لێ و مل و پێ و پشتی دەست و ئەوانشمان لە بیر نەچی و نوێکردنەوەی دژەخۆر بەلانی کەمەوە 2 کاتژمێر جارێک چکە زۆرجار بۆی ئارەقەکردنەوە ئەو شتانە. خاڵەکی دیکە بەکارهێنانی کڵاوی ئەو کوڵانێک کە ها لێوارەکانیان پانە یان بەکارهێنانی چاویلکەی تایبەت بە خۆر و خاڵی ئاخریش لەو شوێنانە پشوکدا کە شوێنی سێبەرن و تەواو. لێرە هاتمە کۆتایی سمینارەکەی کۆنکلوژن لێرە یعنی ئەمە باسی ئەومان کرد کە خۆر هەم کاریگەری سوودبەخشی هەیە و هەم زیان بەخشی هەیە دا کاریگەریە زیان بەخشەکانی بەهۆی زۆر بەرکەوتنی تیشکی خۆرە کە باسمان کرد مەسەلەن چ نەخۆشی بی دروستەکە چ کاریگەری لاوەچی دیکە بی کە لەسەر پێست دروست ئەکا هەروەها باسی سوودەکانیشمان کرد طبعاً لەگەڵ زیانشی سوودی زۆریشی هەیە دا لێ دەبی ئەمەش باڵانسێک لە پێستی خۆمان دروست بکەین لۆی دووربین لەو نەخۆشیانە لەو کاریگەریانی سەرپێست و چاودێری ئەو نیشانانە بکەین کە لەسەر پێستمان هەیە مەسەلەن ئیهمالیان نەکەین زۆر جارکە مەسەلەن شتێک لەسەر پێست دروست ئەبی پێویستەکە بە دوواداچوونی لۆ بکرێ و یعنی بچێکن دکتۆرەکی باش و ئەوانە لێرە هاتمە کۆتای سمینارەکەی ئینشەڵا توانین بیتم سوودبە و ملاچی بگەینم زۆر سپاس.